نازانم ئەمڕۆ من ئەوەندە بۆ هەناسەم سوارە. ڕۆژێکی سەخت بوو. سەیری ئەم هەژارانە بکە. ئێوە بۆ لێرە ڕاوەستاون؟ چاوەڕوانین گەورە. چاوەڕوانی کێ؟ نازانین. ئیزنمان هەیە دانیشین؟ بەڵێ ئیزنتان هەیە دانیشن. بڕۆ گالووس. هێ پێشێ بڕۆ دەی بزانم ڕامەوەستە بڕۆ دەی بڕۆ دەی بڕۆ مێسا هەی بڕۆ دەی بڕۆ ڕامەوەستە بڕۆ بڕۆ دەی سوکە بڕۆ پێشێ بزانم ڕامەوەستە بڕۆن سوکەن دەی ڕامەوەستە بڕۆ بەرەوە بڕۆ ڕامەوەستە بڕۆ گالووس ڕایگرە بزانم. ئەمانە بۆ کوێ بن؟ بۆ نێو قەفەس شێرەکان و کەیفخۆشی ئیمپراتۆری گەورە. و ئێمەش لە ئامفیتەئاتردا چاو لە مردنی دانەدانەی ئەوان دەکەین. چوزانی چ دەبێ؟ ڕەنگە ئیمپراتۆر هیچ کات دەرفەتی ئەمکاری بۆ هەڵنەکەوێت. هێ بڕۆ گالووس. بەسە چاو.
مارتینوس بێ یارمەتیم دەبیخین هاوار چ قەوماگە چۆن دەتوانین بەم کارە ساتە بڕوا بکەین ئاخر ئەی لەعنەت لە ئێوەی بێشەرم گەل کە بێشەرمانە دەستڕێژیدان کردووەتە سەر هەریمی خوداکان خودایانی گەورە لە ئێمە تووڕە دەبن مەڵبەندی فیلادلفیا دەفرۆت و نادەکەن سیرکەن چۆن پێیکەری خوداکانی ئێمەیان تیکە تیکە کردووە سیرکەن لەم بێشەرمیە خوداکان ئاور بەسەرمانە دەبارێنێ پەنادە بەمە ژوپیتێر پەنادە بەمە ئاپولۆ خاوەنشکۆ وەرن بزانن وەرن بیبینن خاوەنشکۆ وەرن بیبینن پەیکەری خوداکانی ئێمەیان چۆن شکاندووە خاوەنشکۆ کەی ئەمە قەوماوە دوێنە شەو خاتوونی من نازانم ئەم ناپیاوانە چۆن یان وێراوە بە خوداکان بڵێن کە هەرێمی خوان بپارێزن یانی چی؟ بڕۆن پێیان بڵێن ئەمە چ کاروبارێکە ئەمە چییە؟ بڕۆن پێیان بڵێن بەسەر چاو خاوەنشکۆ بەڵێ عجب خدا گەلێ کەوایە ئێمە لەم شارەدا خوددا پەرەزگەلی نەترسیشمان هەیە کە ئەوان ناناسین بڕۆ گالووس بەسەر چاو قوربان هەی